ئێمە ئەمڕۆ لەگەڵ وەفدێکی حکوومەت بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیرەکان ئێمە هاتوین بۆ ئەم دەڤەرە بۆ تەقیمی ئەو بوومەلەرزەی کە ڕوویداوە و بەداخەوە خەسارەتی زۆری بەجێگەیاندووە لە سنووری دەربەندیخان و هەڵەبجە و حتا دەچێتە منطقەی گەرمیان و ئەو سنوورانە و هەموو شوێنەکانی تری کوردستانیشی گرتبووەوە. بەم بۆنەیەوە دەمەوێت لێرەوە دیسانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری قوربانیان بکەین و هیوای چاکبوونەوە و سەلامەتیش بخوازین بۆ ئەوانەی کە بریندار بوون لەم حادیسەیەدا. لەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە تەقیمی وەزعەکەمان کردووە بۆ ئەوەی بزانین حەجمی ئەو خەسارەت و ئەوەی کە ڕوویداوە لەم سنوورەدا چی بووە. پێش هەموو شتێک بەڕاستی دەمەوێت دەستخۆشی و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان ئاراستەی هەموو دەستگا حکومیەکان کەم لەو دەڤەرەدا کە بەڕاستی هەر لە ڕۆژی یەکەمەوە هەر لەو شەوەی کە ئەم ڕووداوە ڕوویداوە زۆر بە پەرۆشەوە هەر هەمویان لەسەر خەت بوون ئیشیان کردووە هەوڵیان داوە ئەوەی لە توانایاندا بێ بیکەن بۆ خزمەتی هاوڵاتیانی ئەم دەڤەرە. من لێرەوە دیست زۆر سوپاسیان دەکەم دەستخۆشیان لێ دەکەم بەڕاستی جێی شانازین هەر هەمویان بەبێ ئەوەی ناوی کەس بێنم بەڵام هەم یەکە ئیداریەی گەرمیان هەم ئەو دەربەندیخان هەم هەڵەبجە هەم سلێمانی ئەمانە هەر هەمویان جێگەی تەقدیر و سوپاسن ئەو کارانەی کە ئەنجامیان داوە. لە تەقیمی خۆمان ئێمە گەیشتین بەوەی کە ئێمە بە دوو شێوە کار دەکەین. یەکەمیان ئێمە بودجەیەک دەخەینە بەردەستی یەکەی ئیداریەکان لەم سنوورەدا بۆ ئەوەی بەپەلە ئەو کێشانەی کە دێتە پێش حەلیان بکەن. دووهەمیانیان ئەوەیە ئێمە ئەوەمان یەکە ئیداریەکانمان ڕاستپاردووە بۆ ئەوەی تەقیمی وەزعەکە بکەن زیان لێکەوتوانی هاوڵاتیان ئەوانەی کە زیانیان بەرکەوتووە تەقیمێکی تەواو بکەن و بە دڵنیاییەوە ئەوەی ئێمە پێمان دەکرێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەرەبووکردنی ئەو خەڵکە دەیکەین. هەر لێرەوە دەمەوێت طبعاً مرکزی ئەم بوومەلەرزەیە لەو دیوی سنوور بووە لە منطقەی کرمانشاه سەرپۆلی زەها بۆ ئەو شوێنانەوە و هەروەکو ئاگادارن لەوێش زۆر بەداخەوە هاوڵاتیانی زۆر خەڵک شەهید بووە. لێرەوە دەمەوێت بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرخۆشی لە ماڵباتی هەموو ئەو قوربانیانە بکەم و داوای چاکبوونەوە بکەم بۆ بریندارەکان لە ئێران لە کرمانشاه لە سەرپۆلی زەها لە هەموو ئەو شوێنانە و وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی شەریکی خەمیانین و ئینشاء الله ئەمە دوا کارەسات بێ کە هەم لەو سنوورە و هەم لە سنووری بڵێن ئەم دیوی هەرێمی کوردستانیش بووە. ئەوەی کە جێی خۆشحاڵی بووەتە بێ بەنسبەت ئێمە زۆر مهم بوو لە دەربەندیخان ئێمە بزانین وەزعی بەنداوی دەربەندیخان بە چ شێوەیەکە. خۆشبەختانە لەگەڵ بەڕێوەبەری بەنداوەکە کاک ڕەحمان ئێمە بە تەفسیل قسەمان کرد ئەوەی ئێمە دەتوانین بڵێن ئەمڕۆ ئەوەیە دڵنیای کردینەوە لەوەی کە زەرەر و زیانی پێکەوتووە بەڵام ئەوە نییە یعنی مەترسی دارمانی نییە ینی سەدەکە. ئێمە لەگەڵ ئیتحادی ئەوروپی لەگەڵ جیهاتی دەولی لەگەڵ هەر هەموو لایەن خەریکین دوێنێ لەگەڵ کاکقوبات لەگەڵ ئیتحادی ئەوروپی دانیشتنمان کرد و ئەوان وعدی ئەوەیان بە ئێمە داوە کە شارەزا بنێرن خەڵکی شارەزا بنێرن بۆ ئەوەی تەقیم بکاتن و یارمەتی بداتن و ئەوانیش لە ڕێگەن و دێن بۆ ئەوەی ئەم ئیشە بکەن. بەنسبەت ئێمە وەکو حکوومەت ئەوەیە ئێمە دەمانەوێت دیسانەوە ئەم هاوڵاتیانە دڵنیا بکەینەوە دوای ئەوەی کە ئێمە تەقیمی وەزعەکەمان کرد دوای ئەوەی زانیمان زیانەکان چۆنە بە تەکید وەکو حکوومەت هەموو هەوڵێک دەدەین بۆ قەرەبووکردنەوەی ئەوانە و دیسانەوە زۆر سوپاس و بەخێربێن سەر.